میدیاکانی تورکیا لە چوارچێوەی سیاسەتی وڵاتەکانە میدیای دۆستی ئێمە نین، میدیای ناری ئێمەن، ئەوان ناچار نین بایەخ بە ئاڵاکەی ئێمە بدەن، ئەوان ئاڵاکەی ئێمە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ وونەکەن، بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ زەربی پێ ئاهێنن، ئەوان هیچ ناچار نین بایەخ بە ئاڵای ئێمە بدەن. ئەوە ئێمەین ئاڵای خۆمان، خاکی خۆمان و خۆمان زمانمان بەکەمە زانین بەرامبەر بە دەوڵەتانی تر. دەوڵەتی تورکیا و میدیاکانیشیان و دەوڵەتی تورکیا وەکو عەشیرەتێک سەیری وڵاتەکە سەیری سەرۆکی هەرێمەکە ئێمەکە، وەکو ناوچەیەکی دیاریکراوی خێڵێک سەیری ناوچەکەی ئێمەکە، نەک وەکو دەوڵەت. بۆ ئێمە نائاساییە کاتێک کە بەرامبەر بە ئاڵاکەی خۆمان، بە پیشاندان و بە گرنگی پێدانی ئاڵاکەی خۆمان بەکەمە زانین بەرامبەر بە وڵاتانی تر، بەرامبەر بە ئاڵای وڵاتانی تر، بەرامبەر بە زمانی وڵاتانی تر، بەرامبەر بە خاکی وڵاتانی تر خاک و زمان و ئاڵای خۆمان بەکەمە زانین. بڵێ ئەوان خۆیان بە نایاری ئێمە ئازانن، ئەوان خۆیان بە دۆستی ئێمە نازانن، ئەوان وەکو دەوڵەت مامەڵە لەگەڵ ئێمە ناکەن، وەکو ناوچەیەکی دیاریکراو کە سەر بە دەوڵەتێکە ناوی عێراقە مامەڵەمان لەگەڵاکەن. بۆیە بڵێ هیچ ئاڵاکەشمان بەکەمەزانن، ئاڵاکەشمان بە سوگە زانن، ئاڵاکەشمان بە سوک سیر ئەکەن. هەڵبەتە هەڵوێستی میدیاکانی تورکیا بەرامبەر بە ئێمە هەڵوێستێکە وەکو دەوڵەتێکی نەیار مامەڵیان کردووە لەگەڵمانە، وەکو هەرێمێک کە نەیارین بە سیاسەتی تورکیا، بە سیاسەتی دەوڵەتی تورکیا. بۆیە ئێمە حەق وایە ئێمەش هەڵوێستی ئێمەش بەرامبەر بە بەو دەوڵەتانەی کە بەکەم سەیری ئێمەکەن، بەکەم سەیری خەڵکی کوردستان، بەکەم سەیری خەڵکی هەرێمی کوردستان، بەکەم سەیری حکومڕانی هەرێمی کوردستانەکەین، میدیاکانی ئێمەش بە شێوەیەکی بارز و بایەخپێدان سەیری ئاڵای ئەوان، سەیری سیاسەتی ئەوان، سەیری حکومڕانی ئەوان نەکەن، بۆ شێوەی کە تا ئێستا بەداخەوە میدیای ئێمە گرنگی بەم لایەنە نەداوە کە لایەنی بەرپرسیارەتیە. بۆیە ئێمە دەبێ بەرپرسیار بین بەرامبەر بە هەموو پیرۆزیەکانی خۆمان، بەرامبەر بە حکومڕانیەکەمان و بەرامبەر بە بەو دەوڵەتانی کە بە چاوی کەم و سوکەوە سیرمانەکەن، سەیری پیرۆزیەکانمانەکەن. ئێمەش بە هەمان شێوە هەڵوێستی جدیمان هەبێەوە، ئێمەش نابێ بەکەم و خۆمان بەکەم بزانین، ئاڵامان بەکەم بزانین، وڵاتمان بەکەم بزانین. ئەوە ئێمەین کە ئێمەین خۆمان و خاکمان بەکەمە زانین، ڕێدەین دەرگاکانمان ئەکەینەوە دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورکیا بێت بە ئارەزوی خۆی سوکاتی بە خەڵکە، بە ئارەزوی خۆی لێرە خەڵکی سڤڵ بکوژێ، بۆمبارانی لادەکانی باشووری کوردستان بکە و بە ناوی بە پاساوی ئەوەی کە ئەم گروپانە گروپی تیرۆریستین بەداخەوە کە ئەوەی پیکرا بێ درێخی نەکردووە بەرامبەر بە هەرێمی کوردستان، بەرامبەر بە دانیشتوانی باشووری کوردستان. و من پێم وایە ئەمە پەیوەستە بە لاوازی سیاسەتی هەرێمی کوردستان، پەیوەستە بەکەم زانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەرامبەر بە دەوڵەتێکی وەکو تورکیا، دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورکیا ئەینا دەتوانێت بڵێ ئێمە لە چوارچێوەی عێراقێکی دیموکراسیان، لە چوارچێوەی عێراقی فیدراڵین، تورکیا نابێ بە ئارەزوی خۆی هەرێمی کوردستان بەکاربێنێ و خاکی داگیر بکە و ئاڵاکەی بسووتێنێ و سوکاتی بە خەڵکەکەی بکە و زیانی بە بەرژەوەندیە ئابووری کشت و کاڵەکانی ناوچەکە بگەێنێ.